لە پێشاتێکی نوێدا وەزیری دارایی عێراق داوا لە دادگای فیدرالی عێراق دەکات بڕیارێکی ساڵی 1992 حکوومەتی هەرێمی کوردستان هەڵبوەشێنێتەوە کە مڵک و ماڵەکانی حکوومەتی کردووە بە ناوی وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان. بەڵام پەرلەمانتارێک داواکە با بێبنەمان ناو دەبات و دەڵێت هیچ بنەمایەکی یاسایی نییە و دژی دەستوری عێراقا. لە ڕووە قانونیەکەیەوە من بەبێ بێنەما ئەزانم، چونکە ئەرزی هەرێمی کوردستان ئێستا دەسڵاتێکی لەسرە لە ساڵی 92 خاوەنی ئەو ئەرزانەیە، ئەیلا مەگەر ئەرزێک نەبێ بە مڵکیەتی شەخص بێ، ئەمە ئەوەی هی مڵکیەتی حکوومەتی پێشوو بێ، تەواوی قەڵەمڕەوی ئەم خاکەی ئێرە هی حکوومەتی هەرێمی کوردستانە بەپێی مادەکانی دەستوری 121 و 170 و 141 ئەوانەی کە دەسڵاتی فیدراڵی هەرێمی کوردستانی شەرعاندووە و دەستوری ساڵی 2025 عێراق اعترافی بە هەموو هەڵسوکەوتەکانی حکوومەت و پەرلەمانی هەرێم و محکەمەکان کردووە کە پێش دەستور دەرچووە. بۆیە من قەناعەتم وایە لە ڕووی دەستوریۆ بنەمایەکی یاسایی بەهێزی نییە. طیب سامی وەزیری دارایی عێراق لە داواکەی با ژمارە 127 لە دادگای فیدرالی عێراق دەیەوێت دادگا بڕیاری ژمارە 3326 حکوومەتی هەرێمی کوردستان کە لە 24 یانزەی ساڵی 1992 دەرچووە هەڵبوەشێنرێتەوە. بەپێی و بڕیاری هەرێم سەرجەمە و مڵکانەی هی دامەزراوە حکوومەتانی عێراق بوون لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕین خرانە سەر وەزارەتی دارایی هەرێم، بەڵام ئێستا وەزیری دارایی دەیەوێت بیانگێڕێتەوە بۆ عێراق. پێمان وایە ئەو داوای کەوا هەیە لە ڕاستیدا هەرخۆی داوایەکی باتڵ و شەرفرۆشتنێکە بە هەرێمی کوردستاندا. خۆ ئەگەر وا بێت ئەمە تەنها هەر ئەو مڵکانە ناگرێتەوە، ئەمە سەردەکێشێ بۆ وەزارەتەکانی خوێندنی باڵا، پەروەردە، تەندروستی و هەموو وەزارەتەکانی تریش. هەرچەندەوا بڕیارە دەی مانگی حوزەیران دادبینی بۆ داواکەی وەزیری دارایی عێراق بکرێت لەلایەن دادگای فیدرالیەوە، بەڵام پێناچێت برنەوەی هەروە ئاسان بێت بۆ پێی ئەو مڵکانە ساڵانێکی زۆرە کراون بە مڵکی هەرێمی کوردستان. لە ڕووی یاسایەکەوە بەپێی تەقادمە ئەگەر ئێمە تەنانەت ئەگەر لە دوای ساڵی 2023ەوە حسابکەین تاکو ئێستا 23 ساڵەکەەوە زیاتر لە 15 ساڵی بەسەرا تێپەڕی و حکوومەتی عێراقی ناتوانێت داوایان کاتەوە، بەڵام تەنها چەکێکە لە بەدەستی حکوومەتی عێراقیەوە بێت ئەوەیە کە بچێت لە دەستورتانە لەو بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئێمە ئەم مڵکانە چەند جۆرێکن. سکاڵاکە سکاڵایکی زۆر مەترسیدارە بەڕاستی بێ لایەنی سیاسی کورد هەزمە و مەترسێ بکەن. ئەم سکاڵای خۆیەکەم یعنی ئەوان لە دوای ڕیفراندۆمەوە کارەکەن لەسەر ئەوەی لە هەڵوەشانەوەی قوارێ هەرێمی کوردستان شتێک نەمێنێ بە ناوی کوردستانەوە، ینی ئەو جینۆساید و پاکتاوکردن و ئاسیمیلاسیۆنەی کە ئێستا لە سەردەمی عێراقی نوێیە بەرامبەر بە کورد ئەکرێ زۆر مەترسیدارە لە ڕژێمەکانی داهاتوو، هەم یان نتوانین بڵێ هەمان سیاسەتە، چونکە ئەو سکاڵایە جارێکی تر لە ناوبردننی هەرێمی کوردستانە دیار نییە بابەتە دەرگای کێشەیەکی نوێ بەڕووی هەردوو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستاندا دەکاتەوە، یاخود بە لێک تێگەیشتنێکی هاوبەش دەتوانن کۆتایی بەم کێشە نوێ بهێنن. سنوورکەری دەنگی ئەمریکا سلێمانی.